پارێزگای سلێمانی و سنووری پارێزگای سلێمانی زۆرترین ڕێژەی بارانبارینی لێباریوە ئەو ڕووداوانی کە شەی ڕابردوو ڕێیانداوە 29 حاڵەتمانە بووە کە ئاوچۆتە ماڵەکانەوە و ماڵێک لە پشتی مزگەوتی گەورەی سلێمانی بەشە لە ماڵەکەی داڕماوە بەهۆی زۆری بارانبارینەکە و ئەو حاڵەتانی کە لە ئێستادا بۆ ئەمڕۆ نزیکی 11 حاڵەتمان هەیە و حاڵەتێکمان هەیە کە ئۆتۆمبیلێک لە گەڕێکی قرگەی شاری سلێمانی لافاو بردوێتی و لەلایەن تیمەکانی ئێمەوە و لە ئێستادا سەرقاڵی دەرهێنانەوەن کە تیمی قازیتی ئەوە لێ بەسەر فەرمانی بەڕێز بەرەوبەر سەرجەم تیمەکانی پارێزگای سلێمانی کە 43 بنکەیە و لەناو بەڕێبەرادیدا لە ئێستادا 4 تیمیەدەگیکەی ئامادە کردووە بۆ ڕوبەڕوونەوە حاڵەتانەی کە ڕوەدەن بەڵێ کۆمەڵی شوێنی حکومی و شوێنی ئالیش ئاوی تێچووە بەهۆی زۆری لاپاوەکەوە لەوانە بۆ نمونە مەخزنەکانی هوانە ئاوی تێچووە و زانکۆی کوشتتوکاڵی بەکرەجۆ ئاوی تێچووە و هەروەها محکمەی نوێی سلێمانی ژاوی تێچووە تیمەکانی مەخەریبی ساقاکردنی ئەو ڕووداوە.